دوای ڕاگەیاندنی ناوەڕۆکی پێگاتنەکەی هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا بەشێک لە چاودێران شیکاری جۆراوجۆری بۆ دەکەن و پێیان وایە پێگاتنەکە گەرچی بۆ ئەم قۆناغە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە، بەڵام دەرخەری دەستەوسانی و شکستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە لە درێژەی شکستەکانی پێشووی حکومڕانیان. ئەمە پاژەوەی نەیانتوانی بە شێوەیەکی تەندروست قوتی موچەخۆر و هاوڵاتیان دابین بکەن. لە چەند مانگی ڕابردوودا و پاش دەست بەکاربوونی موستەفا کاظمی وەک سەرۆکوەزیرانی عێراق، بەرپرسانی هەرێم بەردەوام هەوڵی گەیشتن بە ڕێکەوتنیان لەگەڵ حکوومەتی فیدراڵ داوە، بەڵام کاظمی خۆی بەدەستەوە نەدا. سەرنجام زۆرینەی مەرجەکانی بەسەر کورددا سەپاند، بەتایبەت مەرجی ناردنی چاودێری حکوومەتی فیدراڵ بۆ خاڵە سنووریەکانی هەرێم. سەپاندنی ئەم مەرجانش بە سوودوەرگرتن لەو دۆخە نالەبارەی هەرێمی کوردستان بوو کە دەسەڵاتداران بۆ خەڵکیان دروست کردووە. ئەم خۆ بەدەستەوەدانە بۆ مەرجەکانی موستەفا کاظمی دوای ئەوە دێت کە پێشتر هەرێمی کوردستان لە دانوستانەکانی لەگەڵ حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراقدا هەمیشە داشی سوار بووە. کاتێک عێراق داوای جێبەجێکردنی مادەی 114 دەستوری لەبارەی خاڵە سنووریەکان دەرکرد، بەرپرسانی هەرێم داوای جێبەجێکردنی مادەی 140یان بۆ گێڕانەوەی ناوچە جێناوکۆکەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەکرد. بەم جۆرە باڵانسی بەرژەوەندیەکان ڕادەگیرا و هیچ لایەک نەیدەتوانی مەرجی خۆی بەسەر لایەنی بەرامبەردا پیادە بکات. بەڵام لە ئێستادا هەرێمی کوردستان بەهۆی سیاسەتی چەوتی حکومڕانیەوە دەستی لە داواکاریە نەتەوەی و چارەنووسسازەکان هەڵگرتووە و هەموو ئامانج و داواکاریەکی لە بودجەیەکی مانگانەدا کورت کردووەتەوە کە بەغدا بۆی بنێرێت یاخود نا. چاودێران ڕای دەگەێنن ڕێکەوتنی ئەم دوایی هەرێم و بەغدا گەرچی دەبێتە هۆی چارەسەری کاتی کێشەی موچە، بەڵام سیادە و هەژمونی حکوومەتی بەغدا بۆ خاڵە سنووریەکان و جونگە هەستیارەکانی هەرێمی کوردستان دەگەڕێنێتەوە. کاریگەری ئەم هەنگاوەش بۆ کەمکردنەوەی دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێم لە داهاتوودا دەردەکەوێت. ئەمە جگەلەوەی لە کاتی گەڵاڵەکردنی پێگاتنەکەدا هیچ لایەنێکی سێم ئامادە نەبووە کە ئەمەش دیسان بە مەترسی بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان دادەنرێت. بەگشتی هەروەک چاودێران ئاماژەی بۆ دەکەن لە دوای ساڵی 2003 و ڕوخانی ڕژێمی بەعسەوە ئێستا هەرێمی کوردستان لە لاوازترین قۆناغی سیاسیدایە بەرامبەر بەغداد. ئەمەش لە ئەنجامی گەندەڵی و خراپی دارەدانی وڵات لەلایەن کاربەدەستانی هەرێمی کوردستانەوە. بە جۆرێک حیزبەکانی دەسەڵات ڕوبەڕووی بێزاری هاوڵاتیان و لە دەستدانی پشتیوانی جەماوەری بوونەتەوە. هاوڕادەیە دەیان هەزار فەرمانبەری هەرێم ئیمزایان کۆ کردوتەوە تا میلاک و خزمەتیان بخرێتە سەر بەغدا و موچەکانیان لە دەست حکوومەتی هەرێم دەربهێنرێت.